باشە دەڵێن یەک ئۆپەراسیۆنی هێزی تایبەت ڕەنگە مەساری شەڕێک بگۆڕێت ئەوە شوایە؟ بەڵێ وایە یعنی سەخۆی ئەمریکا ئەڵێ هێزی دلتام کە ئەجوولێنمەوە بۆ ناوچەیەک بکەوێتە شەڕ وا بزانە ئۆتۆمیەکی تەکتیکی لەوێ تەقیەوە بۆمبی ئۆتۆمیم تەقاندوەتەوە یعنی ئەو هێزم کەچێتەوە وا بزانە بۆمبی ئۆتۆمی تەکتیکی نەوەک استراتیژی تەکتیکی لەو ناوچەیە تەقیەوە ئەو ناوچەیە لە ناودا هەمووی بەڵێ ئەوە ئەی لە سەردەبی ئەمڕۆ جەناب تەزانی لە بەرنامەکانی پێشوویش یعنی هەندێک مقارنەمان کردووە لەسەرەوەی کە درۆن و تەکنەلۆژیا هیچ کاری کردوتە سەر کاری ئەم هێزە تایبەتانە جوڵەی ئەم هێزە تایبەتانە نەخێر چونکە ئەوانیش درۆن و ئەو جۆرەشتانە بەکاردێنن و هەموو تکنۆلۆژیایەکیان پێ دژی ئەو درۆنانە تۆ هێزی تایبەت مەسەڵەن تۆ چەکێکە دروستەکەی ئەم چەکە نرخی زۆر گرانە تۆ ناتوانێت بیدەی بە سوپا ینی خەرجیەکی خەیاڵی هەیە بەڵام هێزی تایبەت نەخێر بۆی تەرخانەکەیت ئەی دەیتێ ینی ئەمانە هەتاکو بزانە لە بڵین دوربینی گەرمە حراری کە لە ئاسمان دتبینێ شەوان جانت ئەمان بەعزە شتێ بەکاردێنن کە ئیدەنە بان خۆیان ناتوانانی بیان بینیتن بزرە بن شتاتە تەکنۆلۆژیا کاری نەکردوتە سەر نەخێر خۆیان ڕایەناوە لەگەڵ ڕایەناوە هەرچەندێک تەکنۆلۆژیا گۆڕێ ئەوانیش مەشقیان لەگەڵی ئاگۆڕێتن و ڕادێن لەگەڵیە بەڵێ